فێڵەکە بە چ شێوەیەکە؟ ئەمە بنامەی ئەو کەسەیە کە بڕی کۆمپیالی 30 میلیۆنی پێکردوینەوە لە بری سیارە سارت بۆ بکڕ. سارم بۆ بکڕێ. تۆ کۆمپیالەیەکت لەسەرە؟ بەڵێ بە چەند؟ 6 ملیۆن و بازم 300 شتێکە شتێوە لە بەڵێ. چەند پارەی لە تۆ وەرگرتووە هەتا ئێستا؟ کۆمپیالەکە بۆ 30 میلیۆن و 30 میلیۆن. 30 میلیۆن. مانگێ چەند دەدەیت؟ 300 شتێک. ئێمە لە کۆمپیالەکە وەکالەتی مەحامەکەی بە حساب وەکالەتمان بۆ مەحامیش کردووە بەڵام نە مەحامیمان بینیوە نە ئاگاداری مەحامی. گروپێک فێڵیان لە سەدان کەسی فەرمانبەر لە نێو هەرێمی کوردستان کردووە. ئەم دیاریدەیە زۆر باوە و جێبەجێکردنی بڕیاری دادگەشت چەندین کێشەی کۆمەڵایەتی لێکەوتێتەوە. کەسێک نەیناسییان بە تەواوی شارەزای نەبی ناکرێبی شێوەیەک وەکالەی بدیتەوە. کۆمپیالە لەسەر وشیاری خودی کەسەکەی وەستاوە. ئەو کەسەی غەش دەکا و دەکاتە عادەتی خۆی دایم فێڵ لە موسڵمانان دەکا ئیشی بەس فێڵکردنە لە سنووری ئیسلام بردوێتە دەرەوە لە ئومەت دەری کردووە دەفەرمێ من غەشە فەلەیسە مینە. ئێستا لە سلێمانیم هاتۆم کەیسێکی یەکجار جیاواز کەسێک گروپێک باندێک فێڵیان لە سەدان کەسی فەرمانبەر لە نێو هەرێمی کوردستان کردووە. ئەو کەسە فێڵ بازە چی کردووە؟ یعنی فێڵەکەی بە چ شێوەیەکە لە ڕێی یاساوە فێڵ لە خەڵک دەکات. لە ڕێی یاساوە بە ناوی قەرزی بچووک پارەیەکی زۆری لەسەر خەڵک کردۆتە ماڵ. یعنی ئێمە یەکەم جار دیدارێکی بچووکمان کرد لەگەڵ کەسێک کە لە هەولێر بوو بۆ قوربانی 30 میلیۆن دیناری بە کۆمپیالە کردووە ماڵ لەسەری ئالاسەس دوکانێکی مۆبایل دابنێ. پاشەوەی بڵاومان کردەوە بڕوا بکەن بەڕێزانم زیاتر لە 50 پەیوەندیم بۆ هاتووە لە سلێمانی، لە هەولێر، لە دهۆک، لە ئاکرێ، لە سۆران، لە کەرکووک دەڵێ کاکە ئارێ بە قوربانت بم وەرە دەنگی ئێمەش بگەینە بەڕای گشتی پارەی لە ئێمە خواردووە. باشە من ئێستا لە سلێمانیم ئەمە کۆمەڵە فەرمانبەرێکن پارەیان لێ خوراوە بە قانونی. یعنی تەمان ئەو کەسێک کە فێڵ دەکە فەرمانبەر نەبێ پارەی لێ وەرناگرێت. ینی مامەڵەی لەگەڵ ناکە دەیەوێت گەرانتی وەربگرێ لە وەرگرتنەوەی پار. باشە پێم بڵێ تۆ کۆمپیالەیەکت لەسەرە؟ بەڵێ. بە چەند؟ 6 ملیۆن و بازم 300 شتێکە شتێوە لە بەڵێ. کۆمپیالەکە 6 میلیۆنە؟ 6 ملیۆن کەسێکە. چەند پارە دەدەیت؟ 311 دێ. چەندە پارەکە دەدەیت؟ ساڵ نیوە بوو 2 ساڵەت. بەردەوام. بەردەوامە وتی لە 2 ئەی بڕین نەیان بڕی، وتی لە 4 ئەی بڕین نەیان بڕی، وا 4ەکەش تێپەر بووە چ دە 6 نەجواب تەلەفۆن داتەوە نە کەس بە پیاوە. باشە ناڵێ هەر 6 کۆمپیالەکە؟ باشە شەکە تاواکە. سەوە 4 ڕۆیشتووە. باشە. بەرامبەر بەخوا بە 700,000. 700,000 کارت. کارتەکە زەرری کردووە. کارتی مۆبایل. کارتی مۆبایلی کۆڕک لە دوکانێک. پارەکەت پێویست بوو؟ بێگومان. یعنی دەبستخانە دروستکەی دوکاندار 700 دینارە. ناناوە ئەو بڕێک کۆمپیالەی کە لە بەرامبەری داناوی بۆ ئەو بۆ ئەوە ئەوتی ئەویت ڕەسیدا لەبەرەوە من مەقاوەلاتی گەوراکەم لە حکوومەت ئەگە پارەم کەم بێڵم کاکەوەرە من ئەوەنم لای فەرمانبەرەکانی تۆیە بۆ منە لەوانێ ملیارێکی بێت 2 ملیار قەسەم بەخوا لە کەفری تیادی لە کەلار تیادی لە کەروتیاتی لەم سلێمانێ تیادی بەڵام خەڵک پێی عیبە یەک لەوانەیە بە نەزان و بە جێلمان بزان بڵێ چۆن ئەماتان لە جەناب حەقیقەتەمە کەسێک فێڵ بکە بڕوا بکە کەسی فێڵباز بێوێ غەدر لە کەسێک بکە دەتوانێت فێڵباز فێڵ دەتوانێت بکە 30 ملیۆنی کردووە بەخوا بە ملیۆن و نوێ بەخوا بیستی کردووە کوڕێترمانەیە وەڵای کردو سەر ساجی عەلی
چەندی لێ سەرێ کاگەێن نازانم 600 ژمارەی ئەو کەسانی تۆ دەیناسی کە کۆمپیالەی لەسەر کردووە چەند دەبێت؟ واللهی باوکم بەس ئەوەی من بزانم و بیناسم لەوانەیە 50 نەفەر بێت. زۆر باشە تۆ بە تەنیا 50 نەفەر چەند پارەی لە تۆ وەرگرتووە هەتا ئێستا؟ کۆمپیالەکە بوو 30 میلیۆن و 30 میلیۆن 30 میلیۆن مانگێ چەند دەدەیت؟ 300 ئەی جەنابەت 30 میلیۆن و 600,000 مانگی 310,000 بەلە بەرامبەر چ گوتت لە بەرامبەر سیارە گوتە سیارە بەڵێ وتی سیارەتانە ئێمە سیارەی MG سارەی ئەمجیتان بۆ دەکڕێ بەڵێ. بە قەست بە قیس بڕی پارەکەی کە سیارەکەی قامڵان بایی 24 میلیۆن دینار بوو باشە وتی من لەبەرەوەی کەفیلتان لێوەرناگرم تاقۆی خانوتان لێوەرناگرم ئەم کۆینم بۆ ئیمزا بکەن لەبەرەوەی سبێنێ لای بەڵگەیەکم بەدەستەوە بێ کە من ئێوە پارەتانە یا قیستانە داوە بە من بەڵگەیەکم بەدەستەوە بێ کە من سارم داوە باشە کە پارەکەتان وەرنەگر بۆ کۆمپیالەکەتاندایە پارەمان وەرنەگر پارەی نەدالێوێ ئەی کۆمپیالت بۆ دایە کۆمپیالەکەش وتی ئەو وەکو زەمانەتێ پێیکردن تیکامەتان تاو کرد یەکسە سیارەکەتان نەدەمێت چەند پارەت وەرگرت لێ من بە حواڵە بۆی نادم ملیۆنێک و 800,000 ئەی ئێستا چەند داوتێ ئێستا 3 میلیۆن و 500 داوە 3 میلیۆن و 500 داوتێ یعنی دووقاتی پارەی خۆت قاتی پارەی خۆ هێشتا دەرێ بابێ هێشتا ئاڵێ بابێ دەی بڕی مانگانە لە هەموو مانگەی بڕ سکاڵامان کرد فەرمانی گرتنی 4 جار بۆ دەرچوو گشتاندنیشی بۆ کرا بەبێ بێ ئەوەی خۆی ئامادە بێت لە بەردەم حاکمە ئیفادەی ئێمە و ئەویش وەرگێ بەردەم حاکمە دۆسیەکەی داخست حاکم دایخست دایخست باشە ئێمە هەوڵ دەدەین بزین لەگەڵ لایانی پەیوەندە تۆ بۆچی پارەکەت وەرگرت من پارەم وەرنەگرت سەرەتا لێرە و خەڕۆشی بۆ هەری بەڵێ کۆمپیالەیەکی بۆ پێکردینەوە وتی سیارەتان نەدەمێت لە ڕێ برادێکی خۆمانەوەچوو باشە سیارە کۆمپیالەکەی پێکرد تۆ دەست نیشان کردبوو یان ئەو دەست نیشانی کردبوو ئەو دەست نیشانی کرد دەیگو ئەو سیارە بکڕە بەڵێ وتی فۆرتێک تا ڕسم و ناونیشان و مۆدیل و هەموو شتێک لە بەردەم محەقەکەی هەریرا هەتا پێشی وتی سیارێکی ئاوای دەم بەم پیا وتی ئەم کۆمپیالە 30 میلیۆنە بۆچی وتی ئەمە وەکو زەمانەکە بێ ئەوەی تاپۆی لێوەرگم بێ ئەوەی کەفیلی لێوەرگم ئەم کۆمپیالە زەمانە لەبەرەوەی ئەم پیاوە پۆلیس و مەحاشخۆری حکومەتە بەڵێ هیچ ترسێکی نەبووە پارەکە بەڵام چۆن پێی کردین وتی لە ماوەی 10 ڕۆژە من سیارەکەی هەمە سلێمانی تەسلیمتی یەکەم ئەقدی شەنووسم لەگەڵە باشە هەر مانگێک کە قیستەکە بۆ نەناڕم بۆت حواڵە نەکردم لە دۆلارەکەی ئێرە لە سلێمانی نووسینگە هەیە بەحسا باشە بۆت حواڵە نەکردم یەکەم مانگە دووەم مانگە سێم مانگ ئەم کۆمپیالە جێبەجێەکە ینی ئەوە لێبوردنیشی هەیە تا سێ مانگ بۆت جێبەجێ ناکە لە سێمین مانگ ئەو 30 میلیۆنەکە لەسەر دەکاتەمە بەڵێ بەڵێ بە قسەی خۆی وای بەڵام دوای 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ پارەیەکم بۆ هات بە نەفەرێکا بۆی نادم نە بە حواڵە بوو نە هیچ شتێ 4 میلیۆن و 200,000 بۆ منە ناوتم ئەمە چیتی جارێ ئەمە بگرە تا سیارەکە بۆێنین هەفتەیەکی پێ نەچوو لە مدیرێت و تەلەفۆن ما بووە وتا تۆ بڕی 30 میلیۆن قەرزاری قارم قەرزاری برادێکی لە هەری بەڵێ بەس تۆ کۆمپیالەکەت وەرگرت کۆمپیالەکە بەسە کۆمپیالەکەت پێدا ئەو جەپارەکەت وەرگرت نە پارەکەی بۆ حواڵە کردم لەوێ ملیۆنێکی داپێم وتی بۆ مەسەفی ڕێگەشتەکەی خۆ بۆی بگەڕێت ینی وا هەست پێین کە بەس هەڵی ئێوە کۆنی باشە هەڵی ئێوە کۆمپیالەکە ئێمە لە کۆمپیالەکە و وەکالەتی مەحامیەکەی بەحسا وەکالەتمان بۆ مەحامیش کردووە بەڵام نە مەحامیمان بینیوە نە ئاگاداری مەحامی کامەران جا خۆشەکەی لەوا بوو خۆی میلیۆنە ڕوبێکی دایە هەر لەوێ سیاسەتی برد هەیە دراتخۆ کوڕەکەی سیاسەتی برد بۆ ئێوە تێمە پێشەکەگرێتی فێڵەکان بەشی هەرە زۆری لە مەسەلەی قەرز ڕیبا کە کەسێک زۆریان هەیە خۆی لێ دەپارێز ئەمە ڕیبایە دەڵێ کارتت دەدەمێ سارت دەدەمێ دواتر پارەیەکی زۆری لێ وەردەگرێت بەڕێزانم ئەوەی دەبینن ئەمانە هەموو دۆسێن دۆسەی بڕیاری دادگان دادوەری بەڕێزدە دادگا بڕیار دەدا لە بەڕێوەبەراتی جێبەجێکردن من ئێستا لە سۆرانم بەشی هەرە زۆریان لێرە جێبەجێ دەکرێت بڕیارەکان لە بەڕێوەبەراتی جێبەجێکردن بڕیاری دادگا ئەوجا هەر یەکە بە شێوەیە کارێکە کێشەیەەکە باشە یعنی ئەوانەی کە فێڵ دەکەن زۆر بە قانونی فێڵ دەکەن یعنی پشگیری بڕیاری دادگان هەیە
وەکالیان داوەتە پارێزەر تەسەڕف بە موشەکەیان بکات پاشان دێنە بەڕێوەبەراتی جێبەجێکردن یان دەچنە پۆلیس یان دەستە شوێنێک دەڵێن کاکە غەدرمان لێ دەکرێت ئێمە ئیتفاقمان کردووە بای 6 ملیۆن کارتمان بدات یان بای 30 ملیۆن کارتمان بداتێ کابرا ملیۆنێک و نیوی وەرگرتووە فێڵی لێ کردووی یەک لە سلێمانی یەک لە چەمچەماڵ یەک لە کۆیە یەک لە هەولێر بە سەدان بگرە بە هەزاران کەس بۆتە قوربانی بزنسێکی گەورە لە ژێر ناوی یاسا ینی کابرایەوی پارەی وەرگرتووە ئەوەندە هەژار بووە یعنی هیچ بەڵگەیەکی یاسایی نەماوە تا سبەینێ بەرگری لە خۆی بکە کاک نێشان تۆ بەڕێوەبەری جێبەجێکردنی قسەکانم ڕاستە یان ڕاست تاوا قسەکانی جەنابەت زۆر ڕاستە ڕاستی ئەم دیاریدێ ئەوها زۆر بووە ئینسان وجدانی دەزوولێ بۆ ئەم دیاریدەیە ئەم کوڕی ئەم کۆمەلگایین و خەڵکی ئەم وڵاتین ڕاستی زۆرمان پێ ناخۆشە کە دەبینین خەڵکێک فێڵی لێ دەکرێت غەدری لێ دەکرێت یاخود بە ڕێژەیەکی زۆر فایدا دەچن مامەڵەیەک دەکەن بەڵام جێگای داخە مامەڵەکانیان بە یاسایی دەیکەن بە کۆمپیالە دواتریش دەیکەنە بڕیاری دادگا وەکالەش دەدەن بە پارێزەر قەرزارەکان یعنی بەدەستی خۆیان تووشی ئەم بۆ خۆی مامەڵەکە گونجاوە بڵین لە ڕووی قانونیەوە بەس کە پارەکە وەرناگری بەڵام کە پارەکە وەرناگری ئیتر پارەشی لەسەر دەکاتە پارەشی لەسەر دەکاتە مار و کە سەردانی بەڕێوەبەری جێبەجێکردنەکەن و ئیتر ئەمەش لە موچەکانیان نووسراو دەکەن لەوەی لە موچەکانیان گەڵ بدرێتەوە ناچارن ینی خەڵکەکان ئیتر سەردانی بەڕێوەبەراتیەکان بکەن بۆ ئەوەی ینی ئەو کێشەیە بەڕۆکی ئێمەی گرتیەوە بەڵام پێویستە سەردانی بەڕێوەبەراتیەکانی جێبەجێکردن بکەن و لە دادگاکان سکاڵا بکەن بۆ ئەوی ئەم کێشەیە بە یەکجاری کۆتایی پێبێت چونچی ئەو فایدەیە کە ئەوان دەیکەن ئەو ڕیبایە کە ئەوان دەیخنە سەر ئەو مامەڵەیە کە دەیکەن لە خارجی و بە پێی یاسا دەیکەن بەڵام لە خارجی دادگاکان و دەرەوەی زانیاری ئەمە ئەو زانیارەیە کە وەرمانگرێت لە قەرزارەکان وەرمانگرتووە پێویستە خەڵکەکان وشیار بن کاکە کۆمپیالەی مەکە بۆ هیچ کەسێک کە بزانی مامەڵەکەت مقابل نییە وەکالێکی شتیان داوەتە پارێزەر بری کارنامەی گشتیش دەدەنە پارێزەر زۆر خەتەرە خەڵکەکە پێویستە وشیاری یاسایی هەبی بای ئەوەی کە بتوانی کاکە ئەو مامەڵەیە مەیکە هەڵەیە حق دەڕوە چارەسەرەکەوەیە پێویستە سەردانی دادگاکان بکەن سەردانی بەڕێوەبەراتیەکانی جێبەجێکردن بکەن ئەگە کێشیان دۆسیەکانیان لای ئێمە هەیە ئێمە بەپێی ئەو دەسەڵاتە یاساییەکە هیچمان دەتوانین چارەسەریان بکەین ئەگە بە ئێمە چارەسەر نەکە بڕیاری دادگا بوو دەیانێرین بۆ دادگا بەڵێ و یەک شتی دیکەش یانی ئەوەی کە جەنابەت باست کرد سەبارەت بە زۆر حاڵەت هەیە قەرزارەکە خۆشی ئامادە دەبێت و خێزانیشی ئامادە دەکات بۆ ئەنجامدانی ئەو مامەڵەیە بەڵام دواتر کە دەبینی فێڵی لێکراوە ئیتر ینی کێشە دەکەوێتە نێوان ئەم شتە و هەموو شتەکیش یانی هەر خەتایەکەی نرخی نەپاڵ خاوەن قەرزەکان کە ئەم مامەڵەی ئەنجامەدەن خەتایەکە بێخی نێپاڵ ئەو قەرزارانە چونکی بە ئارەزوی خۆیان بە پێ ڕێکەوتنەی قەرزارەکان خەتابارن کاکە پێویستە وشیار بنەوە مامەڵەیەک ئەوەلەن ڕیبەیە نەیکەن مامەڵەیەکی نائینسافیە نەیکەن بۆچی دەچی بە پێی یاساکان خۆت قەرزارەکەی دواتریش وەکالە دەکەی سەردانی دادگاکان دەکەی لە ئێمەش دۆسیەکانمان زۆر دەبی ینی ڕاستی بە ئەو هەموو کێشێ ڕناگەین بۆیە لە ئێستاوە پێویستە ڕێگەی لێ بگرین بە ئەوی کەمترین کەس توش بێت ئینشاءالله هەوڵمانداوە هەوڵی شەدەین بۆ ئەوی بتوانین ئەم کێشەیە بە یەکجاری چارەسەر بکەین هەم لە ڕووی شەرعی و هەم لە ڕووی یاسایی. دکتۆر حەسەن ئێوە وەکو بڕیاردەری ئەنجومەنی باڵای فتووە سەبارەت بە ڕیبا و قەرزی بچوو کە خەڵکێکی زۆر فێڵی لێکراوە خوێندنەوەتان چییە؟ ئەو بابەتی کە جەنابەت باست کرد و لەسەری دەدوێن بەڕاستی دەچێتەوە سەر چەند مەحزوور و چەند بابەتێکی ناشەرعی زۆرەوە چەند کۆمەڵەش شت یەکەمیان فێڵ و غەش و ئەوەی تێدایە کە تۆ بە خەڵکێک بڵێ من 30 ملیۆن دەدەم بە تۆ کەسی 2 ملیۆنی بدەی ئەوە لایەک غەشە و تێکدانی باری دارایی و اقتصادی و ژیانی اقتصادی خەڵکە تێکدانی خێزانە دروستکردنی بەلبەلێ و بێسیقەیە لە بازار ئەوان هەمووی تاوانن بەڵێ ئەنجا لەلایەکەوە ڕیباشە یعنی تۆ 30 ملیۆن بدەی سیوێک وەرگریەوە نابێ ئەوە ڕیبایە ڕیبایەکی ئاشکرایە ڕیباش خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ یەمحەق الله الربا ويربي الصدقات بۆیە بەڕاستی ئەو بابەتانە یعنی دەبێ بەڕاستی هاوڵاتیان زۆر وریابن لێ و پابند بین بە شەرعەوە لە پێش هەموو شتێک ئەنجا بە یاسا بەرکارەکانەوە
ئەنجا تۆزێک چاوکراوە بین بەڕاستی خەڵکێک کە یەکسەر دێ پێشنیاری قەرزی بچووکت بۆ دەکا پێشنیاری شتێکی تۆجارێ یەکەم جا بزانە لایەنە شەرعەکەی چۆنە ئەنجا بزانە لایەنە قانونیەکەی چۆن ئەنجا بزانە ئایا و خەڵکە جێگای سیقەیە تۆ مامەڵەی لەگەڵ دەکەی بۆیە ئەو کارە سەر تاپە کارێکی نادروست و ناشەرعی و حرامە. لەسەر یاسای قەرز بۆ چوونتان چیە؟ وڵی بۆ چۆن ئێستاکانە لەوەی ئێستا دیارە کە مەسەڵەن ئەو شتانێک کە دیاردەوش بوویتە دیاردەچی زەق لە ناو کۆمەلگە و خەڵک زۆر بوویتە قوربانی لەو مەوزوعە بە ڕێگەی کۆمپیاڵە بە ڕێگەی گرێبەز مەسەلەن زیاتر ئێستاکانە خەڵک ڕوو لە کۆمپیاڵە دەکە لەبەرەوەی مەجای قانونی زیاترە لەسەر ئەو کەسێکەوە فێڵی لی دەکرێت ئەمن دەی بەمەوە بەجێکردنەکە یەکلاکەرەوەیە لەبەر شتەکان هەمووی بە قانونیە دوو خەلل هەیە لەو مەوزوعە دوو فەراخەیە یەک ئەو کەسێکەوە مەسەلەن قەرزەکەی لەگەر دەکرێت کە قەرزار دەکرێتەوە وەکالە دەداتە مەحامی یعنی بەڕاستی مەحامی لێرەوە ینی هۆشیاری لە هەموو خەڵک یعنی بە هەموو خەڵک ڕابگەێنرێت وەکالە معنای وەیە متمانە معنای وەیە سیقا کەسێک نەیناسییان بە تەواوی شارەزای نەبی ناکرێبی شێوەی وەکالی بدەیت وەکالە ماڵوێرانی ئەگەر ئینسانەکە بە ڕێیەکی خراپدا بەکاری دێنی سبەینێ زۆرمان دیت ملکی لێ فرۆشا بوو سیارەی لێ فرۆشا بوو جۆمان لێ بوو زیابوونەوەی ژن و مێردی لەسەر وەکالەک بە وەکالە کرابوو ینی ئەو شتانە بەڕاستی پێویستی بەوە ینی زیاتر تەوعیەکردنی خەڵکە خەڵک لەو بابەتەوە تێنەکەوی پرسیار بکە خەڵک واعی قانونی بەڕاستی کەمە ینی کە کەسێک دێ دەرێوەرە شەریکەم هەیە و دەبینی ئۆفیس و مەحامی و چەند کەسێک و قات و ڕیبات و پاک و خاوێن ڕێک و پێک کەسەکە تێدەکەوی زۆر هەبووە زۆر کەس پرسیاری لە من کردی ئەمە ڕوونکردنەوەمدا لێرەوەش داوا لە هەموو پارێزەرە بە ڕێزەکان هاوپیشەکانی خۆمان دەکەین ئەوانەی کەەوە فکر لە فێڵکردن و خەڵک بە لاڕێدابردن و پشتکاندنی خەڵک ناکەنەوە ئەو کەسانی کە پرسیاریان لێ دەکەن ڕێ ڕاستەکەیان پیشان بدەن. ئەم کەیسە بە شێوەیەک یعنی ڕێکخراوە بە شێوەیەک ڕێخستنی بۆ کراوە ئەوانەی کە بە ناوی قەرزی بچووک پارەیان داوەتە فەرمانبەران بە شێوەیەک ئەو کارەیان کردووە ینی دۆزینەوەی چارەسەری زۆر زەحمەتە ینی مەسەلەیەکی زۆر قانونیە چونکە 100% بە قانونی فێڵەکەیان لێکراوە بەڵام ئەم دوو بەڕێزە پارێزەرە کە یەکێکیان کا کاروانەویش تریشیان کات زیادە دەڵێ کاکە کێشەکە وەندە گەورە نییە چارەسەر هەیە یاساکان ئەوەندە دەوڵەمەندن لە وڵاتە هەر کێشەیەکە بێ چارەسەرێکیشی هەیە کا کاروان پێم بڵێ چارەسەری ئەم دۆسەی کە پێشتر باسمان کرد چی سەبارەت بەو چارەسەری ئەو کێشەی سێسار حالەتمان هەیە کە دەتوانین تێدا چارەسەری بکەین و ئیزراعاتی شێ دەتوانین بکەین لە بۆ نمونە مەسەلەن لە ماوەی 7 ڕۆژی ئەو فەرمانبەرە دەتوانی یان لەو پێش ئەوەی تەبلیغ بکری هەر کاتەش ینی دەتوانی بسەداری تەنفیزی بێ ڕاستە بنەو کۆمپیالم کردی بەڵام پارەکەم وەرنەگرتیە ئەو کاتی ئەو شەریکەیە دەتوانی بستە محکەمەی بیسەلمێنی و ئەو کاتی لە دادگای دەتوانی بیسەلمێنی کە ئەو پارەی وەرنەگرتیەوە حالەتی یەکەم حالەتی دووەم ئەگەر هاتوو بۆ حالەتی دووەم دێژەوە بچین پێشتر دەبێ وشیار بێ دەبی وشیار بێ ئەسڵەن کۆمپیالە لەسەر وشیاری خودی کەسەکەیەوە وەستاوە کۆمپیالە یەک لە ئیزراعاتە یاساییەکانە کە جێگری پارەیە یعنی کۆمپیالەکم پێیە من حسابی پارەی بۆ دەکرێتنەوە کۆمپیالەیە دەتوانم بیفرۆشمەوە کۆمپیالەکە کۆمپیالەکی بە 30 میلیۆنی لە بنەتوو لە توم وەرگرتێ دەتوانم بە 25 بیفرۆشمەوە باش خاڵی دووەم چارەسەری دووەم پاش تەبلیغی لە ماوەی 7 ڕۆژی ئەو کەسە دەتوانی بسی لە دایرەی تەنفیزی بڵێ کاکە منە و پارەم وەرنەگرتیە باشە بەس تەبلیغەکە بۆ محامێکە دەوەکیلی ئەو کاتی دەتوانی شکایەت لە محامەکەی بکاتن سندیکای پارێزەران لەژنەی ئینزیباتی هەیە
دەتوانانی بچی لەوێ شکایەت بکە کاکە ئەو محامی تەجاوزی سەلاحیەتی کردیە بێ ئەوەی بگەڕێتەوە لۆ من گوێتان لێ بەڕێزانم کاکی برا تەلەفۆن دەکەی بەردەوام بۆ من دەڵێ کاکا ئەو کێشەیەم بۆ چارەسەر بکە دەڵێ دەتوانێت سکاڵا بکەیت سکاڵا لەو پارێزەرەش بکەیت کە وەکالەی وەرگرتووە پارەکەشیان نەداوەتێ لارز پارێزەری موەکلیتی نەک پارێزەری شەریکەی ئەمن وەکالە لە زەنابت وەرەگرم پارێزەری زەنابتم ئیخۆیتی کەواتە پارێزەرەکە دەبێت پرسیار لە موەکلی بکە ئایا و پارە وەرگرتیان نا ئەو دەبچی ئیقرار بکات سکاڵەیەک لە پارێزەر سکاڵا لە پارێزەری کە نەگەڕایتەوە لای موەکلی تۆ ئیقراری کردێت کە پارە وەرگرتیان سێم چارەسەر دەتوانن شکایەت بکەن بە پێی مادە 456 احتیال لە شەریکەی ئەگەر 5 نەفەرن هەر یەک دەتوانی ببدە شاهیدی ئەوەکەی تر کە هەمان حالەت فێڵی لێکرایە لە محکمەی بە تحقیقی ئەو ناوچەی کە شەریکەکە تێدایە یان ئەو ناوچەی کە کۆمپیالەکەی تێدا کردیەوە لەوێ دەتوان شکایەت بکەن و ئەو کارە دەبێتە کاری دادگا پێدا بچیتن حالەتی چارەمان هەیە ئەمن لە مەجموعی ئەو 30 ملیۆنەی دەم وەرگرتیە 20 مایە و پێش ڕانەگەیشتم لە مودەی 7 ڕۆژەکەی بچم لە دایرەی تەنفیزی برێم کاکە ئەمن دەم وەرگرتی باقیەکەم وەرنەگرتیە ئەو کۆمپیالەیە بە زیاد پێم کرایە ئەوە بەپێی مادە 465 لە قانونی عقوباتی عراقی دەتوانی شکایەت بکاتن عقوبەکەشی عقوبە لەو حالەتەی هەتا 7 ساڵی دەڕوا جینایەتە بەڵام مادەی 456 جونحا ئەو لێرکانە دەتوانی بستە لای پارێزەرێکی شارەزە لە بۆی دیاری بکە یەک لەو ڕێگانە هەر بژێت بەڵام ئەکید ئەو ئیشانە بەخۆی ناکرێتن بەڵام في كل الأحوال مادام محامیەکەی بە بێوی تۆ ئیقراری کردێت دەتوانێت شکایەت لە محامیەکەش بکاتن و دزنەی ئینزیباتیش هەیە لە سەندیکای پارێزەران کە تەواوی ئیزراعات دەکاتن هەتا دەگاتە ڕاگررتنی محامیەکەش لۆ ماوەی 6 مانگی حتا زیاتریش ینی ساڵ دەتوانی محامیەکەی پاشان دەتوانیت بچی شکایەت لە محامیەکەی بکاتەوە و دۆسیی تەنفیزیەکەش هەڵۆشێنەوە کە ئەو کابرایە بەبێ گەڕانەوە لۆ من هاتووە ئیقراری کردووە یعنی سەرەتا لە چێوە دەست پێکە یەکەم خاڵی کە کۆمپیالەکەی کرد چووە شەریکەی پارەی وەرنەگرت یەکسەر دەستەوە دایرەی تەنفیزی مڕاجعی وێ دەکاتەوە کاکە ئەو کۆمپیالەیە ئەمن کردیتم بەڵام پارەکەم وەرنەگرتیە باشە کاک زیاد تۆ دەڵێیت چی یعنی چارەسەریتر هەیە یان هەرەو چارەسەر بە خێراکی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی هاوپیشەکەم هیچی نێژ بۆ من بەڵام چەند ئامۆژگاریەک دەتوانم لە ڕێی کەناڵەکەتان بۆ هاوڵاتیان بێ مەسەلەن ئینسان کە شوێنێکی دێشی دەچیتە دکتۆرێکی مختص بەڵام کە کێشەی هەیە پێویستی بە پارێزەرێک بەڕاستی پارێزەر دەورێکی باڵا هەیە لە تەطبیقکردنی یاسا ئەو شارەزایە لە یاسا مەسەلەن ئەو گروپە ئەو باندەی کە احتیالی لەسەر ئەو جەماعەتەی کردیە ئەوان لۆیان هەبوو مراجعەی محامی بکەن حامی زۆر باشمان هەیە لەو لێری زۆر باش لە قانون تێدەگەن کەوایە ئەوەی کە من لی تێگەیشتم لێرە لەو گفتوگۆیە بۆ هەر کێشەیەک چارەسەرێک هەیە ئەو بۆ چوونەش کە بەداخەوە بەشێکی زۆر لە پارێزەران و یاساناسا دەڵێن هەر تاوانێک دەبێت دەڵێ کاکە ئەوە خەتای خۆیەتی القانون لا يحمل المغفلين کەوایە دەڵێ یاسا کەسی بێ ئاگا ناپارێزی بە پێچەوانەوە یاسا کەسی بێ ئاگا دەپارێزی ئەگەر نا دەبێ هەموو هاوڵاتیانی کوردستان بچن یاساکانی عێراق و دنیا بخێنن تاوەکو کەس فێڵیان نەکات چارەسەرەکەمان دۆزیەوە هەر کەسێک بۆتە قوربانی تکایە دەتوان بەو ڕێو شوێنێک کە لەو بەرنامەیە باسمان لێوە کرد ئەو ڕێو شوێنانە بگرنە بەر تاوەکو مافی ئەوان بگەڕێتەوە هەمیشە سەر و سامانی هەموو خەڵکی کوردستان پارێزراوێت بمێنن بە خێر و خۆش.